یەکبوون و یەکگوتاری نیشتیمانی ئەو چەند وشەیەیە کە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردویانەتە وێردی سەرزبانیان، بەڵام لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هیچ لە وتە و دروشمانە بەرجەستە نەکراوە. وەگەم چاودێرە سیاسیانەش دەڵێن نەبوونی یەکگوتاری نیشتیمانی و یەکڕیزی هۆکارەکەی ئەوە بووە کە بەشێک لە حیزبەکان تەنیا وەک دروشمێک بەرزیان کردوێتەوە و نیەتی ڕاستەقینەیان بۆ یەکڕیزی یەکگوتاری نیشتیمانی نەبووە. بێگومان خواستی حەقیقی و ئیرادەی ڕاست نەبووە بۆ ئەو یەکڕیزیە بێتە ئاراوە و ئەوە کێشەی گەورە و مێژینەی ئەم گەلە بووە لە ڕابردوودا کەوا نەگەیوەستە ئامانجەکانی خۆی. ئەوەی گرنگە لە ئێستادا ئەم یەکڕیزیە پێشاتەکانی ئەم ناوچە ڕووداوە خێراکانی ئەم ناوچە دەخوازن دەکرد ئەم هەڵوێستە و ئەم هەنگاوە بنێ چی زووترە بۆەوەی بینیمان لە پێش چاومان ڕووداوەکانی ئەم ناوچە چ بە خێرایی دەڕۆن. ئەگەر کورد لە ئاست ئەم پێشهاتاندا نەبێ خۆی بۆ ئامادە نەکات جارێکی تر دەکەوێتە دەرەوەی مێژوو، دەکەوێتە دەرەوەی هاوکێشەکان، ڕۆڵی نابێ، کاریگەری خۆی نابێت لەسەر گۆڕانکاری پێشاتەکانی ناوچەکەدا. ئەم پرسە گرنگیەکی تەواوی هەیە لە دەرەوەی ئیقلیمی کوردستان لە شەرقی ئەو سەتا بە تایبەتی، چونکە بەڕاستی ئێمە بمانێ و نەمانێ ئەگەر گەلی کورد ئەگەر حسابە سیاسەکان یەک هەڵوێز نەبن لە دەرەوەی ئیقلیمی کوردستان بە تایبەتی کە ئێستا هەنگاوەکان زۆر خێرایە، من پێم وایە ئەمە خەلەلێکی گەورە ئەبێ بۆ حسابە سیاسەکان بە تایبەتی لە کاتێکا کە تۆ سەفارەتێک لە وڵاتێکەوە یە بۆ وڵاتەکەی تۆ بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان ئەگەر چەند حیزبێکی جیاجیا ببینێت و بە پاکێجێکی جیاواز قسە لەسەر مەسەلەکان کەن ئەمە خۆی خەلەلێکی گەورە دروستە بێ لە لای ئەو وڵاتانەش بە تایبەتی کە تۆ ئێمە لافی ئەوە لێن کە با بڵین هەرێمێکی سەربەخۆ پێشکەوت و خوازین. گۆڕانکاری و ڕووداوەکانی ناوچەکە لە هەموو کات زیاتر یەکبوون و یەکگوتاری نیشتیمانی لە حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەخوازێت تا لە بەرامبەر گۆڕانکاری و ڕووداوەکان کوردیش یەک ڕوئیای نیشتیمانی هەبێت. ئەم چاودێرە سیاسیانەش دەڵێن دروستبوونی یەکگوتاری نیشتیمانی یەکڕیزی تەنها وەلاوەخستنی بەشێک لە بەرژەوەندیەکانی حیزبەکانی پێویستە، ئەگەر نا بەدەستگەیشتنی ئەو یەکڕیزی و ڕێکخستنەوەی ناوماڵی کورد هێندە قورس نییە کە ئەم گەلەش پێی نەکات. ئەوەی گرنگە بۆی لە بەرچاوگرتنی بەرژەوەندیە باڵاکانی گەلی کوردستان ئایندەی ئەم گەلەیە ڕاوردانەوە لە مێژوو قوربانیەکانی ئەم گەلە بۆ گەیشتن بەسەر بەخۆیی و ئازادی و بەدیهاتنی مافەکانی. ئەگەر ئەم لایەنانە بەرژەوەندیە باڵاکانی گەل بخەنە بەرچاوی خۆیان و بخەنە پەرنامەی کار و ئەجندای خۆیانەوە دەتوانن بەرژەوەندی حیزب و کەسی و کانی خۆیان وەلاوە بنێن و لەسەر فۆرمێکی نوێ ڕێ بکەون. پێویستە بەڕاستی حسابە سیاسیەکان دانیشتنی تەواو یعنی بەبێ هیچ با بڵێن قەلەقیەک بەبێ هیچ ڕاوچەیەک کۆمەڵێش پرس هەیە ئەمان ئەبێ قسەی لەسەر بکەن، ئەبێ دانیشتنی لەسەر بکەن، ئەبێ یەک هەڵوێستیان هەبێ، نەک مەسەڵەن لە کۆبوونەوەیەکی لابەلای بتوانن دانیشن قسە لەسەر شتێ بکەن، بەڵام کە هێتە سەر عامەکە و قسە گرنگەکەی کە هەیە بتوان ڕەدی یەکتری بنەوە. مێژووی دوور و درێژی گەلان ئەو ڕاستیە دەردەخەن کە هەر کات هەر گەلوونەتەوەیەک یەک بوو بن و خاوەنی یەکگوتاری نیشتیمانی بوو بێتن توانیویانە دەستکەوتی گەورە و بەنرخ بۆ خۆیان دەستە بەر بکەن. کوردیش هەر کات یەک و یەکگرتوو بوو بێت ئەوە توانیوێتی بەسەر هەموو لەمپەر و کۆسپەکانی سەر ڕێگەی سەر بکەوێت. بۆیە ئێستاش لە هەموو کات زیاتر هەرێم و حیزبە سیاسیەکانی پێویستیان بە یەکڕیزی و یەکگوتاری زیاتر هەیە تا گەیشتن بە هەموو هیوا بەدی نەهاتووەکانی گەلەکەیان. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.